سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان و خۆشەویستانی بینەری کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لەسەر رادیۆ. حتمما هەر یەکە و ئێستا پێی وایە بابەتی گرنگ هەیە کە ڕۆژانە باسی لێوە بکرێ. هیوادارم ئەو بابەتەی کە ئێمە هەڵمان بژاردووە یەک لەو بابەتە گرنگانە بێ کە لای بینەر و لای هاوڵاتی هەرێمی کوردستان جێگای بایەخ بێ. ئەویش ئەوەیە کە داهاتی ئەم هەرێمی کوردستانە ئایا بۆ خەڵکی هەرێمی کوردستان خەرج دەکرێ؟ لەبەر ئەوەی ئەگەر ببینین لە وڵاتانی پێشکەوتوو کە هەرێمی کوردستانیش خۆمان بە هەرێمێکی پێشکەوتوو دەزانین، ئەگەر بەرپرسان قسە بکەن لە ئاستێک قسە دەکەن زۆر جیاوازە ئەوەی کە لە واقعدا هەیە، لەبەرەوەی بە ئاستی ئەوروپیانە بە سیستەمێکی زۆر پێشکەوتوو قسە دەکەن، بەڵام لە ئەرزی واقعیشدا سەدان و هەزاران کەم و کوڕی هەیە. لێرە لە هەرێمی کوردستان موچە بۆتە باس و بابەتی ڕۆژ. دیارە موچەش ئێستا پەیوەستە بەداهاتی ناوخۆ و بەداهاتی هەناردەی نەوت و مشتەقاتەکانی. داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان بریتیە لە سنوورەکان، بریتیە لە باج و ئەو بابەتانی کە پەیوەستی بە باجەوە هەیە، و هەروەها ئاو کارەبا و ناوخۆ. حتمما هەموو کەس ئاگادارە کە چ باجێک لە خەڵک وەردەگیرێ، کەسێ دەچێت سیارەیەک بەناو دەکا بۆی کە پەیوەندی بە ناوخۆ بە دایرە مرورەوە هەبێ، یاخود کەسێک بچێت کە خانوویەک بفرۆشە یا بکڕێ یا خانووە بکرێ بدە، عقاراتێ بێ، بە هەر شێوەیەک بێ، بەڕاستی باجێکی زۆر لە خەڵک وەردەگیرێ. داهاتێکی زۆری ناوخۆ هەیە، هەرزار و ڕقەمێک دەڵێن. تا بابەتی موچە یاخود بابەتی بودجە لەگەڵ بەغدا نەبوو، ڕقەمێک دەوترا، ماوە دایان داهاتی ناوخۆمان زیاد کردووە. بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە دەزانن لەگەڵ حکوومەتی عراقی کەوتونەتە کێشە و حکوومەتی عراقی دەبێ بزانێت ڕقەمی حەقیقی داهات چەندە، ئێستا ڕقەمێکی تر دەڵێن. باج و هەروەها هەموو ئەو پارانەی کە لە خەڵک وەردەگیرێ دیارە لە مقابلیشدا دەبێ بەڕاستی خزمەتگوزاری هەبێ. ئێمە 30 ساڵە زیاتر لە 30 ساڵە تا ئێستا کارەبامان زۆربەی زۆری مۆلیدەیە. کارەباکەی وەتەنی نیشتیمانی ڕئیسی کۆمەڵێک ناوی لێ چی دێ بۆ چێ دەڕوە، بەتایبەت یار ئێستا لەو جەوە خۆشەی کە نە سەرمایە و نەگەرمایە کارەبا وەکو پێویست نییە، ئاو وەکو پێویست نییە. ئەمانە هەمووی بەڕاستی گرفتێکە، جگە لەوەی کە تۆ دەبینی کامێرەدان دراوە، بەڵێ خۆی دەبێت لە ئەسڵدا بۆ سەلامەتی گیانی خەڵک بێ، بەڵام بەداخەوە خەڵچێک پێی وایە کە ئەمەش بۆ پارەکۆکردنەوەیە. باشە مشکلە نییە ئەو هەم پارەی کۆ دەکرێتەوە، ئەو هەم پارە لە خەڵک وەردەگیرێ، با مقابلی ئەوەش بەڕاستی حەقە، یعنی خەڵک خزمەتی بکرێت. بۆ نمونە ئێستا گە وڵاتێکی ئەوروپی وەگرین، کابرا ئەگەر ئیش بکە باجی خۆی دەدا بە حکوومەت و لە مقابلیشا تەواوی خزمەتگوزاریەکانی هەیە. ئێستا لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کەسێک دانی شێبێ ئیش لە ماڵەوە 520 یۆرۆ مانگانە وەردەگرێ و بەس پارەی کارەبای لێ وەردەگرن. ئەجینا ئەوەی تر هەمووی حکوومەت بە خۆی بە تایبەتی ئاویگەرم و سۆبە و ئەو بابەتانە لەسەر حکوومەتە تا ئەو کاتەی ئەو کابرایە ئەو کەسە ئەو ئافرەتە ئەو پیاوە ئەو مرۆڤە ئیشی بۆ پەیدا دەبێ. ئەگەر ئیشیشی بۆ پەیدا بوو ساڵانە یاخود مانگانە باجی خۆی لێ وەردەگرێت، بەڵام هەموو خەدەماتێکیشی بۆ فریە. یعنی بۆ نمونە ئەگەر تەنانەت پێویستی بە عملیاتێک بێ، ئەگەر 1 دەفتەر یۆرۆی بوێ زۆر بە ئاسایی عملیات دەکرێت، بەڵام لێرە لەگەڵ هەموو ئەو باج و هەموو ئەو پارەیە کە لە خەڵک وەردەگیرێ، بەڵام کابرا ئەگەر نەخۆش کەوت و پارەی نەبوو خوا ڕەحمی پێ بکە. ئەوە جگە لەوەی کە سیر دەکەین کە کەرتی گشتی فەرامۆش کراوە و کەرتی تایبەت کە بەداخەوە کەس ناتوانێت خۆی لێدا. بەڵێ دایکی ئەژی دە سلێمانی. بەڵێ ئەم کاتە باش سپاس بۆ بەڕێزت.
من حەزەکەم لەسەر تەوەرەکی ڕابردوو قسە لەگەڵکەم دەبەڕێزی فەرموو. لەبەرەوەی لەسەر ستەم و زوڵم ئەمانە بوو و بە ڕێزیستان هەمیشە بەردەوام هاوکارن بێتانەوە دیارەکە لەسەر یعنی لای ستەمکاران ناگرن و یعنی ئەمە هەمیشە دایشی ئەژین ئێمە هەمیشە لەگەڵ مەزلومین زە ئەو مەزلومە ئەو زوڵم لێکراوە هەر کەسێ بێ هەمیشە لەگەڵ مەزلومن و دش بە ستەمکاران بۆ چۆنگەوێت من حەزەکەم ناخی خۆم دەربڕم بۆ دایکی ئەزیز من حەزەکەم ستەم لێکراوە چەند جاریش هەوڵم ماوە لە ڕێگەی بەرنامەکەتانەوە ئەم دوا قۆناغە کە هەوڵم بدەم و بە ئومێدی شون ئینشەڵا لە ڕێگەی بەرنامەی بەڕێستانەوە ئەم ژمارەم تۆمارکەن وە لە نزیکەوە بەڕێزمانە ساڵی باتیر ببینم چونکە زۆر بەپەرۆشم و زۆری سامزرۆم هەتا ئەو پشتیوان و پەنای لە دوای خۆی گەورە ستەمکارانە وەستەمی جیاوازێکی نییە لە وڵاتی خۆت بێ لە شارەکەی خۆت بێ لە هەر شوێنێخوا بێ ستەم هەستەمە ئاسکرا لای بەڕێزیستان و لای هەموو کەس. خوشتی عزیزم زۆر چاکە خوشکە بەڕێزەکەم زۆر هەوڵم ماوە بەڕێزم حەزەکەم مامۆستا عەلی باپیر ئەوەندە زەحمەت نییە پێم سەیرە کە ئاوا بە ئەوەیەوە یان باز دەکەی دەڵێ بگەمە لای تۆ ڕقەمەکەت لای ئەو بەڕێزانە بەجێ بێڵە کاکە نانا ژمارەکەت لێرە مەڵێ کاکی یونس کاکە ئەو ژمارە لەو خوشکە بەڕێزە وەرگرا من خوشتی عەزیزی خۆم دەخەمەستەر سەر و سەر چاوم بە چاوان تۆ مامۆستا عەلی باپیر دەبینی ئینشاڵڵا و خەمی خۆشتی داباز دەکەی و چی بۆشمان ینی بلوێ و بگونجێ و بکرێ ئینشاڵڵا بە چاوان. خوشتی عەزیزی ئێمەی خوشتی عەزیزی ئێمەی بەڵێ بە چاوان خەمی تۆ خەمی ئێمە ئینشاڵڵا خوشتی عەزیزی منی کاک یونس ئەو ڕقەمەی لەو خوشکە بەڕێزە وەرگرن خوارد لەگەر دەستەکانت خۆش بێ. باوکی عەبدوڕەحمان لە چەمچەماڵ بەڵێ برا گەورەکەم سڵاوی خوارد لێبێ سڵاو لە خەڵکی چەمچەماڵ. سوپاس بە قوربان سوپاس بەڕێزەکەم بەڵێ بە قوربان. وڵات دیارە براکەم داهاتە بەداخۆ کەس نازانێ بۆچی تەقیەکەن و کەس نازانێ بۆ کوێ ئەڕوات و ئەم باج و ڕوسوماتە کە لە کوردستانە ئیسە بۆتە بارگرانێکی زۆر زۆر گەورە بۆ خەڵکی بە تایبەت لەم مدان لە ماوەی ئەم هەفتا خۆم خانوویەکم هەیە بڵێ لە سەی سادەقین کەنی صادق بکەی بە دوو کتۆ بکێ بە سێ کتۆ دوو کتی ئاپۆ نییە لەم ماوە بانیان کردم چوون بۆ بانیان کردم کەوا خانەکە تەجاوازە و ئێمەی چوون وتم کاکە خۆ ئەم خانی منە برا لە خەریتە شارەوانیە مشکیلەی نییە ئەم خەریتە هاتوۆتەوە خۆیان هاتوون نە باخچەیە نە خزمەتگوزاریە بۆ کاکە بۆچی ئێوە هەریەک حکومەت نییە وتیان نەخێ کاکی یان تۆ یا ئەبێ 6 مانگ سجن بی یا 450,000 بدەیت. بۆ لە پێناوی چی لەبەر چی ئەگەر تاپۆی نییە و لە شارەوانی زاری کێشەی نییە ئەو پارەیە لە پێناوی چی؟ ئیتر وتم برا لیژنەیە بنێر ئەمە خەریتی شارەوانی خۆیان هاتون وتیانە مشکیلەی نییە ئەمە نە کۆڵانە نە خزمەتگوزاریە بۆچی ینی ئەم باجە بۆچی ئەمە ینی چی کاکە لیژەیە بنێرن ئەگەر ئێمە تەجاواز بین لە خەریتا مشکیلەمان بوو بەسەر چاو یان کاکە ناخوای مە قانون جێبەجێەکەین باشە ئەگەر تەجاوزە پارە بۆ وەردەگرن ئەگەر تەجاوز نییە بۆ ینی بەڕاستی ئیتر نازانێت چی بکەی باوەڕکە چۆن قەزم کردووە مەجبوور یانیادە 6 مانگ سجنی 6 مانگ وەسڵیشان نەدای نایانوت ئەمە هیچیە تەنهای ئەوەیە بەس هین ئەوان دایدێکەوە ئەمە تەجاوازە ئێوتم براکەم ئەگەر بچن لیژنێ بێن ئەگەر لە خەریتەی شارەوانیان نەبوو خەریتی ئەو خەریتی لە سلێمان ئەگەر کۆڵانێ بێ خزمەتگوزارێک و بەسەر چاو بیرروخێن یان کاگە ناخوا تاپۆی هەیە وتم ئاخر نیوەی سەیتایە تاپۆی نییە بۆ خاتر خوا وەڵات ناچار ئەوە لەلایەک و هەروەها کوڕێ تریژم هەبوو
تەلەبەیە وەحاڵ چوو سەد چاکەسارەیەک بردو بەحاڵ داوی لە سارەیەک تر لەگەڵ کابرا ڕێکەوتنیچی پاش 4 مانگ دیسان ئەویش بانیان کرد 250,000 سندووە لەبەرەوە ئیجازەی فەقی نەبوو ئەو تەلەبەی ژیانی خاترێ خۆترێ هیچ ئەوان نییە بەداخۆ هەر دۆکردنە نا مەسلەی کە ئیجازەی نەبێ و سیارەی لێ بخڕێ ئەوە بابەتێکی ترەوە بەپێی قانون ڕاستە ینی هەندێک شتەیە باش نییە ئەسڵەن ینی کە کابرا تەمەنی نەگەیشتوتە ئاستی ئەوەی کە ئیجازە وەربگرێ و سیارە لێ بخڕێ ئەوە بابەتێکی ترە بەڵام ئەوەی تر بەڕاستی جێگای پرسیارە دەستەکانت خۆش باوکی عەبدوڵڵا عەبدوڕەحمان دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڕێزی بەڵێ کاکاروان لە سلێمانی ئێوارە باش ئێوارەی تۆ باش و سڵاو لە تۆ و لە خەڵکی سلێمانی بەڵێ وەڵاهی لە دنیادا کە داهاتی ناوخۆ و داهاتی هەموو داهاتی وڵات بۆ خەڵک سرف دەکرێت و دوجار هەموو هاوکاری یەکن لێرە لە هەرێمی کوردستان داهاتێکی زۆر هەیە بەڵام ئایا تا چەندە بۆ خەڵک سرف کراوە والله كرادي ما توين بين تعليم فين بين تا كليا ضرب شبكين بلان بپی اکثر وزسامانی که لهرمی کردستان هاي بتایبتی باس یراخج نکین ل 2003 شو حسابی کی دهاته زور و گمرگی زور و دهاته ناوخوی زور كوكو كراوته هيتشي بو خدمتي خلق نبوها وإنما بو خدمته الدفاني هردو حيزي دو صلاة بوها بلا ما بسيارش جاتر أواجه يعني إما وكو قري كورت خباتو الرنزو الشهيد وشرمنا لبناوه ويكا بخوشي بجين بلا مداخوة أوشتروينيا لباشا ويكا دوای سیدوفا حکمرانی کردی حکومتی کردی نیتوانی ئامانج و ئاواتی ئەو میلەتە بێنێتە دی بەداخەوە بەڵام ئەوە شەیە مامۆسا ئەوە شەیە داواکارم لە هەموو خەڵک لە هەموو تاشێک حتى ئەمە لە دینە سەماویەکانیشە لە قورئانیشە هەیە بەڵێ هەست کەسێک داوای ئەبێت پێویستە داوای حەق و مافی خۆی بکات بۆ ئەوەی بێدەنگ نەبێ لە حەق و مافی خۆی تا داواکانی جێبەجێکرێ داواکارم لە مامۆستان و لەو فەرمانبەرانەی کە زۆرمیان لێکراوە لەسەر زادە کۆڵێن بە مەعاش و دوو مەعاش داوای هاوکاریەکانی خۆیان بکەن لەم زاڵمانەی کە ئیتر نازانم ئەم زاڵمانە سۆنسۆنی دروستن خواستۆنی دروستکردن زۆر سپاس کاکاروان هەر لە سلێمانی کاک ئەحمەد سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک ئەحمەد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله سپاس بقربان دەستەکانت خۆش بێ والله كاكا نوجان أمانة سيدو صار هذا الجزيه هنا خەریکی جزئی بوو پێت وایە کاک ئەحمەد پێت وایە کە ئەم داهاتەی ناوخۆ کە هەرجار و ڕقەمێک لێ دەدەن هەتا لەگەڵ عێراق گرفتیان نەبوو لە مەسەلەی بودجە و موچە و بابەتە ڕقەمێکیان دەوت ئێستا لەگەڵ ئەوان کێشیان هەیە ڕقەمێکی تر دەڵێن جارێ دەڵێن داهات زیادی کردووە جارە دەڵێن کەمی کردووە ڕاستەکەی خۆ هەرەوە نییە کاکە نۆژیان هەرەوە نییە تا لەنەوە یەکەوە بۆ دۆزمەوە خەریکی سۆپڵ و گەڵابەت زین بوون خەریکی سۆپڵ و گەڵابەت زین دوایی نەوتی ئابووری سەربەخۆ 9 ساڵەی کوردستاندا بۆ دوبەی يعني 9 ساڵە قەسەم بەخوا یەک بەرمینەمای کردەوە بە 42,600 ساڵ لەمەوە پێش ئەم جارە هات وتی بە 100,000 پارەم نەبوو بیکڕم هاتە بەدەگاکەس وتم وەڵی کاکە نە بەرمینەم هەیە بەرمینەکە 600 ساڵەدا ناوە ڕزی فڕێمە هەر فڕێمە بەرمینەکەم فڕەیە 100,000 ملکتۆ بوو يعني ئەمانە هەر بەجێ هاتوو ئەنجا لە ساخەوە بۆ ناو شاری خەریکی معمەلی چیمەنتۆ و تجارە و سایلۆ و مەکتەب و خەستەخانە و هیچ نەمات تاریخیان وێران کرد لادێشیان وێران کرد کریان بەسیات و عارە خواردنەوە و مەستوو خواردنەوە و فەلاحەتیش نەما يعني ئێستا ئێستا چیە کرد مەسەل زەراعی ئەمە 20 ساڵە 30 ساڵە کاکە نۆژان عەقدێکی کردووە لەگەڵا تەواو وەختەکە ڕێکی کەن بە سوقە خۆم تۆزێک خبرەم هەیە تایە 40 دۆنم 50 دۆم کابرا 20 ساڵە 30 ساڵە خەریکی فەلاحەتی تیاکە دوای 30 ساڵەکە عەقدەکەی تەواو بێ یەک ساڵێ دێنم بە قوربانێ بم یاڵا سوقەت بەرزکەرەوە بە عاسمانە 30,000 خانوو جا کارەساتەکە کاک ئەحمەد کارەساتەکە ئەوەی ئەو هەموو شوقەیەش کورد ئیسیفادەی لێ نەکردو لەبەرەوەی گرانەوە پێی ناکڕێ
كاك احمد دنقت خراب ده دەستەکانت خۆش کاکە بەرزانەوە دەستەکانت خۆش سپاس بە قوربان کاک خەلیل لە سلێمانی سپاس بە قوربان کاک خەلیل جانم کاتت باش برای گەورەی داهاتی ناوخۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەر دەکرێت یانمە بەڵێ وەڵی برا گیان یانی داهات سەر ناکرێت داهات کە خڕەکرێت لە خەزینەوە داهاتی ناوخۆیە داهاتی گومرکەکایە داهاتی نەوت و غاز وەمانە چێتم دوای سیارەیەکە نێرن تەلەفۆنێ بۆم دیەکاکەن سیارەیەکە نێرن بارەکەنەوە ڕایەتی کەس دازانێت برامانە حیای کوردیان دەدا ئەمڕووی کوردیان وڵاتەکەیان دەدەست داین برە دەرمان نییە ئەمەی کسپایەرە دێت ئەمە تیجارەتی خۆیانەکان دەرمانەوە هێنن وەڵی پەڕێ بە ئامان شێوە هەمووی زارە وەڵاهی ئەیتر تۆ چی ئەڵێ یعنی هەر شتێکێنی ئەمە تا قماش دەرمان هەموو تیجارەتیان تێکداوە ئەمە یەک اینجا بە تۆ وەرە نەوتوغازی چەمچەماڵ و هەولێر و هەمووی دەفرۆشێ و ئیتر ئەمانە چاوچنێت کارێکەمانە بە کورد کردوانە حەد لە تاریخی بەشەرێتان نەبووە واوە شتێکە بۆ ڕاستیانی ئێمە من بەبیرم دێ ئێمە لە شەستەکانەوە بینین کە شۆڕش کورد شۆڕشەکە و کوردە کوژێر تاوانەکرێەوەما کرێەوەما ئیتر جاشی سڵاحەدین و جاشی نازانم کێ و جاشی ئەوە وتر سەردەم بە سەردەم لەگەڵ خۆیان جوجاڵی جاشی خۆی هەڵێناوە لەگەڵ ئەو جێشە هاتووە خود کوژاوە تاڵان کراوە ئەمەی بەرهەمەکەیەتی دێگەی ئەسغڵا بە ڕویان ناتا بچونە پایتەختیان پاڵوچینیا باران لەوە مەسەڵ وەرگرن ئەبا دوانە تایەکاکە حدودەکەمان بۆ دیاریکەن ئەو جا ئێمە دەستەکانت خۆش کاکەمانی لەگەڵ ئێوەیەکەنەوە تایسا ئابووری سەر بەخۆ کاک نێشیر ئابووری هیچ بۆدام و فلیسا حابڕی و ئابڕوومان چووە کەرامەتمانیان بردووە وەڵڵاوە بیلا کەرامەتیانەوە وایان لەو میلەتە ناکرد ناپەڕانەوە لە خەڵک بەوەی موچە بچین موچە لە بەغا وەرگری توخوا ئەمە باشە کاک خەلیلجان کاتم زۆر پێدای کاک خەلیلجان دەستەکانت خۆش کاک خەلیل سوپاس بە قوربان کاک ئەحمەد لە هەولێر سڵاوی خوارد لەبێ برام کاتت باش السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله بە قوربان سپاس دەکەم دیارە لەسەر پرسیارەکەتان داهاتی ناخۆی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرایە بۆچی هاوڵاتیەکی فەقیر 20 ساڵە موچەخۆرە 25 ساڵە موچەخۆرە دامەزراوە موچەی مانگانەیەکی موچەیەکی باشی هەیە ناتوانێت خانوێک بکرێت ناتوانێت ئۆتۆمبیلێک بە دڵی خۆی بکرێت لە ناکایە کە کەسێک دێت شوقەی دروست دەکات تڵقاتە 200 یەکەی نیشتەجێوندێکەوە دروست دەکات ئەمە گوندی فلانە ئەمە شاری فلانە ئەمە نازانم چیە ئەمە ئەگە بە داهاتی ناخۆ بە دزی نەبێ هیچ کەسێک ناتوانێت درۆیە ئەو شتانە دروست بکات ئەمە ڕوون و ئاشکرایە بە هەموو خەڵکێنی کوردستان ئەمە بزانێت هەتاوەکو ئێستا خەڵک نانیە بخوا پرۆژەکان نەوەستاوە ئەو پارە لەکوێ دێت یعنی خەڵکی هەرێمی کوردستان ئێستا پارەی مۆلیدەی نییە بدا ئەم پرۆژانە نەوەستاون کابرایەک دێت ئەبەت فترکاتێک دەستخۆشەکانێک دامەڕۆ دوای ئەو دەڕۆژە پێیدا بڕۆ بۆتە تڵقات پاش دەڕۆژی تر پێیدا تێپەڕە بۆتە 80 قات ئەو پارە لەکوێ دێت ئەمە درۆیە ئەمە دزیە ئەمە جیفان بڕینی خەڵکە پارەی ئەم خەڵکەیە دزراوە ئەم شوخانێک دروست دەکرێت پارەی ئەم خەڵکەیە دزراوە ئەم یەکە نیشتەجێبوونانێکە دروست دەکرێت بەڵام شتێکی تر هەیە ئەمانە بەدیلیان نییە کاکە بەدیلیان نییە ینی پاش 32 ساڵ لە حکومڕانی کەس خۆی بەخاوەنی ئەم ملەتە نازانێت کەسێک نییە بێت بڵێ من کاکە من بەدیلی ئەم دەسەڵاتەم هاتم لە زیاتی ئەم دەسەڵاتە قەرار دەدەم بۆرن دوای من بکەون کەس نییە ئەم حزبانەی ئۆپۆزیسیۆن من هەر حزبیان هەیە خۆیان بۆ دەسەڵاتەوە شۆڕ کردوتەوە ماگانە شتێ پارەی لێ وەردەگرن ئەوانیش خمولی خۆیان مان کردووە شتی وانە کاک ئەحمەد یەک معلومەت دەمێ یەک معلومە لە 2014ەوە من وەکو کۆمەڵ قسە دەکەم یعنی وەکو ئەنی کە ئاگام لێیە پارە وەرنەگیراوە لە حکوومەت عزیزم ئەگە من حەکەشیان بڕدرابێ ئەو ئەندا پەرلەمان و ئەم وەزیر و ئەوە بابەتێکیکەیە بە خۆت دەزانی کابرامادەم ئەندامی پەرلەمان بێ بە پێی یاسا مافی خۆی هەیە موچەوەەر بگرێت جا چەندە خزمەتی خەڵک دەکاوە بابەتێکی ترە دەگرێت بەس حەزبەکەشی دەژێنێ موچەوەەر دەگرێت حەزبەکەشی دەژێنێ دەێنی لە موچەکەی بداتە حەزبەکەی ئەمانە هەموو ئاگەندەڵیەکە ئەمە گەندەڵیەکە لە هەرێمی کوردستان لە هیچ شوێنێکی دنیا شتیوانیە
ئەندا پەرلەمان جێڕایە تحت ئەوامری حزبەکەی بێ نەخێر بابە گەنج حەقی خەڵک بێ پەرلەمان نەما جۆ لە من ڕاگرێت کەواتە خەڵک بە خۆی حاکم بێ خەڵک خۆی پێوە بێ خەڵک ئەوە لە من وەرگرە ئەو قسەی با ببینێ بۆ تاریخ ئەم پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر بە قسەی من دەکە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن واژوو خڕ بکەنەوە بەکرێ بدەن دارێکی تر پەرلەمان لە کوردستان دانامەزێتەوە ئەمە قسەیەکە بۆ مێژوو ئەم قسەی من با لە ئەشریف ئێوە ببینێتەوە پەرلەمان لە کوردستان دانامەزێتەوە ناسبینی هیچ ئەندا پەرلەمانێکی تازە ڕۆی ئەو شتا هەڵوەشایەوە ئەوە دەستەکان خۆش کاک ئەحمەدجان سوپاس بە قوربان بەڵێ خەڵک پڕە خەڵک قسە دەکا خەڵک دەپرسێ داهاتی ئەم هەرێمە بۆ شێ دەڕوە یعنی باوەڕتان هەبێ ئەوەی لە ئەو 120 هەولێر هەموو ڕۆژێ لە دوای نوێژی مەغریب لە دوای کە دنیا ڕۆژ ئاوا دەبێ بە سەدان تەنکەر پڕ نەوتە و دەڕوە باوەڕ کە ئاو ئەگەر ئاویش بێ ئەوە مەبلەغێکی گەلێ زۆر بوو جاوەرە ئەو هەموو پارەیە ئەو هەموو نەوتە ئەوە بۆ چێ دەڕوە پارەکەی بۆ چێیە چی بەسەر دێ یعنی ئەگەر ئێستا قسە بکەی دەڵێن کاکە ئێوە پێتان خۆش نییە ئەمە کوردستان بەرەو پێش بڕوە پێم وانییە کوردێک هەبێ پێی خۆش نەبێ یعنی کورد ببێ بەشت ببێ بە دەوڵەت ببێ بە خاوەنی کیانی خۆی ببێ بە خاوەنی ئاڵای خۆی ببێ بە خاوەنی دەسەڵاتێکی تۆکمە و ڕێکپێکی خۆی بەڵام کووە کاک پۆڵە سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان کاگەنۆری بەڕێ سپاس کاک پۆڵە دەزانی بەڵێ کاک پۆڵە لە هەموو دنیادا بە تایبەتی لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا با بڵین داهات ناوخۆ یاخود هەر داهاتێکی ئەو وڵاتە تەداول دەکا لە نێوان خەڵک و حکوومەت بۆ خزمەتی خەڵک بەڵام لێرە دەبینین تەنها پارە دەچێشرێتەوە لە خەڵک بەڵام وەکو پێویست خزمەت نییە بۆ دەیان وەڵامی دەوێت کاگەنوەر دەیان وەڵامی دەوێت ئایا شۆڕش و خەبات و قوربانیدانی کورد گەیشتە ئەو ئاستەی بێن تەوەرێک باز لەوە بکەین خۆی خودی تەوەرەکە خودی بەشداریکردنی بەندە خودی بەشداریکردنی بەندە دەیسەلمێنی کە نەهامەتی ڕووی لە کوردستان کردیە خودی دانانی تەوەرەکەت دەیسەلمێنێ نەهامەتی ڕووی لە کورد و کوردستان واقعەکە واقعەک ناتوانین ئینکاری لێ بکەین تەسلیم بووینە بە واقعەیەکی تاڵ بەدەست کەسی نەزان و نەپام و سەر لێشێوا و ملەتێکی سەربەرز پاش 32 ساڵ پاش قوربانیدان بین پارەکە لای چێ چەندی برد چەندی دزیوە بۆ چێ سەرف دەکا ملەتی کورد تۆ شایستەی ئەوە بووی وامان لێ بکەن ملەتی کورد برای بەڕێزم ناکرێ بە وشەیەک بڵێن بۆ سەرف دەکرێیان نا ئەوە پابەندە بە چەند شتێک یەکەم ئایا چێ ڕۆڵی حکوومەت دەبێنێ کۆمپانیای حزبی کۆمپانیاکان لە سنوورەکان داهات بۆ خۆیان کۆ دەکەنەوە کوڕ و کوڕەزا و برازا و پورزا و خاڵۆزاکانیانن باڵێکی تر نەبوونی چاودێری دارایی لە ناو دوو کەوانە ڕقابەی مالی باڵێکی تر ئەو گرێبەست و ئەو شتانەی کە کراون چێ ئاگای لێیە پەرلەمانتاری داماو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە کوردستان لە چ بە ئاگا بووە باڵێکی تر ئەو داهاتانەی لە ناوەخۆ لە کڕین و فرۆشتنی و خان و بەرە و پۆلیسی هات و چۆ داهاتەکان چێ پێمان دەڵێ چەندن چێ پێمان دەڵێ سەرکردەکان پارەیان چەندە مولچان کاک پۆڵە من چاکم لەبیرە لە ڕاپەڕین کە ڕژێمی بەعس ڕاوندرا و لە ناوچوو نەما و بە هەر هۆکارێک بێ کورد هاتە سەر حکوم ئەو کاتە بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار وەکو خەڵک بوون نە خانوویان هەبوو نە سیارەیان هەبوو نە پارەیان هەبوو هیچیان نەبوو بەڵام ئێستا تەنها لەو دوو حزبە ئەگەر مبالەغە نەکەم ناڵێم بە سەدان بەڵام بەدایان بەلانی کەم ملیاردێر و بە هەزاران میلیۆنێر هەیە بۆ ئەوان بوون بە ملیاردێر و بە میلیۆنێر بەڵام خەڵک زۆربەی هەر زۆری دەچێتە ژێر هێڵی هەژاری ئەم معادلەیە چیمان پێ دەڵێ ئەمە عادلەکە پێمان دەڵێ ئەوانەی ڕابەرایەتی ملەتی کوردیان کرد کاگەنوەر ئەوانەی ئێمە لە سەرەتا نەزان بووین چەپڵەمان بۆ لێدان خنکاو دەست بە چلەپوشێک دەگری گوتمان ئەوانە سەرکردن ڕابەرن پێشەوان مەزنن لە نەهامەتی ڕزگارمان دەکەن باش کاک پۆڵە دەرسمان وەرگرت
دەرزە چ وەرگرین ئەوەی سوانە مەڕەکەی داوەتە دەستگورت کا بەرەیەکی ئۆپۆزیسیۆن هەیە کاگەنوەر بە هەمووی بە ئۆپۆزیسیۆن و بە خەڵکەوە دەرسما وەرگرت دەرزە چ وەرگی نابی پێشکەواتەبی تاکە دەبیت بەرەیەکی ئۆپۆزیسیۆن هەبی کاگەنوەری بەڕێز بەرنامەی هەبی خاڵ بە خاڵ بەرنامەی هەبی بەرەی ئۆپۆزیسیۆن نابێ هەر کەس بڵێ بە دڵی خۆی بڵێ ترشا نابێ کاگەنوەر ئەوەی باری ببوورە بخوابای بڕات ئەوەی باری ملێتەکەی قورستر کردووە نەهامەتی تری زیاد کردووە نەبوونی بەرەی ئۆپۆزیسیۆنە بەرنامەی نییە بیخوێنمەوە بەرنامەتان کوا لە بەغدا لە ناوەخۆ کوا بەرەی ئۆپۆزیسیۆن کوا نوشتە ناتێتە ڕێوە لایەنێک نوشتە دەکا لایەنێک جەلیکانێکی نەوتی بەرز کردوتەوە لایەنێک دەتیوێنە یادگاری لەگەڵ سوودانی دەگرێت تاکە دەبی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن هەبی خاڵ بەخاڵ لە ڕووی دارایی سیاسی سەربازی دیپلۆماسی لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتان ئێمە چین ئێمە ملەتێکین ماڵوێرانین نەهامەتیمان دیت نەک تازە بەدازە دوای 70 ساڵ خەبات خەمی ورگمان بێ ورگ دووکە سەرکردەکان هەر لە بنەغەتدا لە شۆڕش و خەباتیان بۆ ورجا بوو جێو ملەتە دەرباسکە نییە بەرەیەکی ئۆپۆزیسیۆن لە ئەسڵا وأطعمهم من جوع وآمنهم من خوف دەبێ هەموو سەرکردەیەک کە خۆی بە خاوەنی ویژدان بزانێ ملەتەکەی لە ترس و لە تۆقاندن و لە برسێتی ڕزگار بکە بێگومان وایە بەس بەکردەوە دەبێ هەبێ بەکردەوە بە قسە ناخۆ بە قسە نابێ کا بەرەی ئۆپۆزیسیۆن کاگەنوەر کا بەرەی زانی چۆنە ئەمە با تۆزە واقعی بین کاک پۆڵ با تۆزە واقعی بین یعنی دوو دەسەڵات کە هەموو شتێکیان قۆڕەخ کردووە یعنی بۆ نمونە تۆ دەڵێیت ینی ئۆپۆزیسیۆن چی بکە بۆ نمونە بەرنامەیەک دانێن ئەو هەڵبژاتن بەڕێوەی کاکە بەرنامەیەکدا خەڵک سەنگی مەحەکە خەڵک دەبێ بەڕاستی بەشداریەکی گەرم بکە و بچێت دەنگ بدا بۆی کە گۆڕانکاری دروست بکرێت باوەڕت بێ ببوورە دەیان و سەدان کەس دەناسم قوربانیان داوە کاکەنوەر ببوورە دەیان و سەدان کەس دەناسم قوربانیان داوە دروستکاریەک ڕووناچی نییە دەنگ بدەن بە هیچ دایانێ بەرەیەک پێک بێن کاکە بەرا من نازانم ئێستا لایەنی ئۆپۆزیسیۆن سەر بەچێ کاکە بەرنامەی نییە باش دەبێ ئینشاڵڵا تاکە لە بەغدا نوێنەرەکانی ئۆپۆزیسیۆن لە هیدەسەڵات زیاتر تەنازوڵ دەکەن کاکە دەستەکان خۆش کاک پۆڵا کاتم زۆر پێدای زۆر سپاست دەکەم قوربان دەستەکان خۆش کاک پۆڵا کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک عەبدوڕەحمان خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم بارودۆخە بۆ ئەم بابەتە بۆ مەسەلەی ئایا تا چەندە ئەم داهاتی ناوخۆیە بۆ ئەم هەرێمی کوردستانە خەرج دەکرێت یەکەم دار سڵاوی خوا لە جەنابی بیشتەران و بینەران سڵاوی خوا لە بەڕێست دوو وصادەوە یەک لە بەدیهیاتی زۆر سەیرە یعنی لەو ئاستەینیە یعنی پرسیاری لە خەسار کرێ ئەگەر ببووری ئاخردەی واقع ئەگوای کردو ئێمە مەجبورین پرسیار لەوبارەیە بکەین یەک جەنابەتەوە سیفانە پرسیارە دەوروژێ یعنی قسەی بە جەنابەت بڵێم بساد یەک لە مەبدەئەکانی ماکیاڤێل دەڵێ بە قەتارە بدە بەگەڵ بەڵام بە سەتڵە لەی وەربگرەوە ئەو ئێستاوە تەطبیقە بە قەتارە قەتارت بینیە طبعا وانیا بەس بەچی وەرگرەوە بە سەتڵە ئێستا ئەو 420 نوع غەریبە و بازی نازانم چی و چیتر مامۆستا ملت خۆی زوڵم لە خۆی دەکا بەیانی دوو بەیانی گڕاتبی ئیضافی بدرێ بزانێت خەشاماتێک لە سندوقی دەنگدان ملبلانەیەک دروست دەبێ هەر کەسە دەیەوێت پێش برچێ بکە پێشی ئەو فەندەکەی خۆی لە حیبرەکەی بنێ وایە یان وانە لەبیر دەکا ئەوەی کە ڕوویدایە نەک لەبیر دەکا یعنی ئەو نەرجسیەتەی زاڵە بەسەر دەرونی زۆربەی زۆری خەڵک کەواتە دەتوێت بڵێ یعنی دەسەڵاتیش چاک دەزانێ خەڵک چۆنە و چۆن نییە بۆیە بەڕاستی ئەوەی دێوێ دەیکا مامەسە کوڕی ئەو ملەتەی خۆ دەسەڵات لە عاسمان نهاتیە لە کۆنگۆ برازاڤیل نهاتیە دەسەڵات کوڕی ئەو ملەتەیە معقول هەموو خۆی دەناسی ملەتش دەناسی یعنی ئێستا ئەو هەموو گلەیە ئەو هەموو ئاگربارانە بە گولەنا بە وشە بەیانی دوو بەیانی حکومەت دوو ڕاتبان پێکەوە تەوزیعکە هەمیان لەبیر دەچێت هەمووی ناتە خەبەرخانە هەمووی دەڕوەکە ئەن شەیئا لەم یەکن ئەوە یەک دوو ئوستادی بەڕێز ئەمن قطعا ولا ئەصلا مەسئولیەت ناخەمە سەر ئەستۆی دەسەڵاتی مەحەلی
حكومتي أساسي بربرسة وبربرسة. حكومة العراق بربرسة في خطامة حكومة دبابة هي طيارة هي صواريخ هي جيش هي شرطي هي بس خلاعة شي محلي بديل الدين دو هليكوبتر هات لا نهاتو ياك وابزانم وانا بو لصيويتي آذاري نهاتو ياك بو بله هر همومان پرتو بلاوینا و چه و هردان بوين تنادو هليكوبتر ادي اگر اف شالدو لازانم تشيتر بعثماني كتن شيخ ورا دقري حكومة العراق دا صلاة كردستان در برغنية هو نقدي فعل دا صلاة قناعتك بحكومة العراقي اگر بيه او ملتي رزقاركم موسى خوران ببياوتي بدا دەتوانی لە بەیانی زووتر نییە دەتوانی قەیناکە کاک عەبدوڕحمان خۆت ئاگاداری حکومەتی هەرێم ڕازی نییە بۆی کە حکومەتی عێراقی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بشکە ئەرێ مامۆستا چاوەکەم ئەتو ئینسانێکی مسەقەفی بەسەرسەر قسەکە قەیناکە ئەوەش لەبیر نەچێت 2000 بمانێ و نەمانێ ئێستا هەرێمێکی فیدرالە و یاسا و بە حساب دەستور و ئەو بابەتانە هەندێشت هەیە دەستورێک بی نوح فرێدمان نووسیبی دەبێت چبی مامۆستا على كل حال بەزەنابت بڵێم حکومەتی هەرێم ڕازی نییە هەرێ لە زمانی سەدام حوسێنی مامۆستا باز و سەقەرش دەیان توانی بە سەبیرە نەفتەشیدا بفڕن خێرە ئێستا هەر کەس ئەو بەکەیفی خۆی يعني هەر کەس تەخشان پەخشانە لە سەراپای عێراق لە بەسرای بگرێ هەتا دەسەزا قوامی وایە دەی ئەوانیش لەوێوان بۆیە بێدەنگن لێرە ڕەحمەت لە مردید ئەوانیش یعنی پۆتۆ پێ دوایە لە حکومەتی عێراقی شامی شەریفە و لا حكومة العراق لا يصلح العطار ما أفسده الدار حكومة العراق أو مشكلة يدرس كديا وإلا أصادي برزها من لحوليري طبعا حاتم ودرجيم والله دوباره والله ها جيسك الدفدابايا وطارت خرشر بايا هر کەسێکی بچوبایە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە هەرێم مستحيل بەدەست بە تاڵیب هات باوە مستحيل خوایە ئەو 10 مليون با 2 مليون با حسب القناعة ئەو هابوو بەخۆم نەفەری دەناسم 2 ملیۆنیان لۆ کاک عەبدوڕحمان کاتم زۆر پێدای دەستەکانت خۆش بێت یەک دقیقە بەنسبەت خۆ بەیانی دوو بەیانی ئەگەر ئەو بایکۆتە بەردەوام بێ ئوستاذ کامل لە دەستەدان هەزار عائلە دەڕوا وەنیا ئەو دەوەرە حسابی کرد ساڵێک لە تەمەن لە بواری تەقاعد لە بواری تعیین لە بواری علاوات و تەرفیعات 30 ساڵ ئەو فروقاتەی حساب کە بەلایین دەردەچی ئەرێ داک و بابی تەڵەبان ئەنگۆلۆ بێدەنگن دەستەکان خۆش بێت دەستەکان خۆش کاک عەبدوڕحمان زۆر سپاست دەکەم کاکەشوانە ببوورە کە تۆسێک ڕامگرتی سلااوی لێ بێم کاتت باش کاکەشوانە لە سلێمانی سلاوی خوا دەبێت سپاس بە قوربان دەستەکانت خۆش سپاس فەرموو بەڵێ وەڵام من ئەمریکا نووسیتانە لە خوارەوەدا دەبێ بڵێ سەرانە تۆ داهات ئەبێ کەڵی داهات ئەبێ سەرف کرێتەوە ئەم زاراوەیە من بە حەق بە خۆم نادەم بەکاری بێنم 2000 یاسایی بێ یان نایاسایی بێ زوڵم بێ حەق بێ ئەمە پێی دەڵێن باز پێی دەڵێن داهات بەڵێ ئەمە بۆ وڵاتێکی عادل و سەرکردەیەکی عادلە بێ پێدەگادێنەوە من وەکو کەسێکی هاوڵاتی کاسێکی ناوبازارم خەڵگەر باسی موچەخۆرەکە وەڵای باوەڕەکەی دوکاندارێ مانگی ملیۆنێک مەعاشەدا ئەنواع سەرانی لێ سەنگرە من ناڵم داهات ئەمە سەرانەیە کە بۆ من سەرف نەکردو من ڕۆژ خۆم بە سەرانەیە زانم کەس لێ دەپرسێ خەڵکی گەڵێ هاوڵاتی کاگەنۆر من ئەزانم داهاتی مرور ئەمەی کرد لە ڕاگەاندنی بازەکرێت چەندە زەریبە چەندە وەلا ئاخیری ئەم کارتیانێنا و ئەم نەوتۆ ئەم غازا دزرێ ئەم سەرکردەی مەعارەزانە خۆ ئەزانین خاک فرۆشراوە کاکە خاک فرۆشراوە سەقفەی پێکراوە ئێتێش ئەمە لە تۆ خیانەتی کرد ئەمە لە ئەو کردووە ئەمە من ئەزانم ئەی باش ئەم سەرکردەی ئۆپۆسیۆنانە بۆ نازانم من ئەمە ئەزانم بازرگانی هەڵتۆقیوی دروست کردووە لە سنووری سلێمانیە لیوەی سلێمانی داگیر کردووە بەکارهێنێ هەچ کاتێک کە خەڵک گەرم بوو خەڵک سار بوو یەک بەکارهێنێ ئێمە ئەم سەرانەیە بۆمە بەکارێ ئەنۆ ئەمجا کاگەنەوە خەڵک لەی لە هاوڵاتیەکە کەسێکی هاوڵاتی وەکو من بڵێم چی کاکە من بڵێم چی لەنەوەدووە خەڵک دەنگە خەڵک بەفریوە دەن و حەملە هەڵەکرێت و ئەم پەرلەمان تا دروست دەکرێت خۆیە فرۆشێ بە سەقفەیەک و پەرلەمان ئاوەڵا ئەمە بێم ناکرێت من هەر ئەمەم پێکرێت وەڵی کاگەنەوە خۆدن دڵنیا بە من یەقینمە ئیمانە بە ئینسانەکانی خوای گەورەمە دڵنیا بەمانە نامێنن بەس نەمانەکان زۆر بەناشری نامێنن بۆ کاتێک نامێنێ من وەکو هیچ کەسە ئیتیمای نیشتیمانیشی نەماوە دەستەکان خۆش دەستەکان خۆش سپاس کاک لە خەرجا تۆ پێی خەرجەکە قورقوشمان ئەتوێنەوە بەسەر چونکە سەرکردەکانان ڕازگۆ بن خیانەتیان نەکردو لەگەڵ بەرگەی هەموو شتێک بن باڵێ کاک دەستەکان خۆش دێمەوە هەولێر کاک هەرێم سلاوی خوا دەبێم کاتت باش
کاکەرێم کاکەرێم تۆش بێ سڵاوی خوا لە بەڕێز کاکەرێم تەمەنت چەندە؟ من تەمەنم 40 ساڵە. 40 ساڵە. هەر ناوی خۆتە هەرێم یان ئەوەتە وەکو نازناوێکە؟ نەخێر ناوی خۆمە بەڕێزم. دەستەکانت خۆش بێ. کاکەرێم قسەی تۆ لەسەم بابەتە. والله دەهاتیش بۆ خەڵک سەرناوی بەس بۆ حیزبەکان سرف دەکەی بۆ یەکێتی پارتیەوە بەس خەتای حیزب ئۆپسیۆنەکانە بەڕاستی. چۆن؟ حیزبی ئۆپسیۆن ئیوەی نییە بچی ئیشی وەی نییە بچی نەفرت بچی ئاوتەوجاکە یان فلیمی هەلەبجە لێ من دابنێت و یان بچی لەگەر خەڵک بچنە سینەماکان تەماشا فلیمی هەلەب دەبکە. ئەوەی ئیشی ئۆپسیۆن نییە. ئیشی خۆمان بووینە فلیم؟ بەڵێ ئێستا فلیمەکی دانێ فلیمی هەلەبجەی دانێ بۆ من تەمە لە سینەماکان لەگە خەڵک دەستە سینەما کاسیم. ئەمە ئەوەی بەسەر دانانێ. ئەوە حیزبی ئۆپسیۆنی دەسەڵاتە. ئەوە ماوە پوچە. ئەوە پارێکە هەزار کەسێک خوا دەستابینێن بێ سەر بدۆ من دانێت. چی بکرێ ئەدی کاکەرێم چی بکرێ داوات چیە لە خەڵک تۆکە کاکەرەوەی گۆڕا بوو بەڵام سێ ئێزبەش بەڕای من نازەم لە کورتیاندا کاکەرێم بەڵێ داوات چیە لە خەڵک کە خۆت کەسێکی تاکێکی ئەم لە خەڵکەوەیە بەو ئێزبە و شوێنە سەقەتانە بڕوانەکەن ئەوی خۆشانەوەی تەنها سێ ئێزبە لۆ خەڵک هەئاوندا بڕوا بکە هەندێکی کەسیشانیما یەک گرت و کۆمەڵ بستەوەی گۆڕا بەڵام بستنەوەی گۆڕا نازم بۆ لەگە زەماوە زەما بەڵێ ئەمە چم لەو سەرۆکانە بچن لەم لە بەغدای بپارڕێنەوە بۆ دەهات گونا هەر نیەتێتان بازە نەبوو دەگۆ بەغدا مفلیسە ئێستا بەدینی ئیسلامە دەبێت هەموو سێ خۆپشان نامکەن بۆ ئەو مامۆستا بەڕێزە قوربەزەنە مامۆستا هەیە پارێنی بدەتە شیری منداڵەکەی گوناهیە ئەم شەڕی غەزەم نایە بە شەڕی مامۆستان بێ ئێستا بە شەهید ئیسابی بچی لەو هەولێرە خۆپشان دامکەی بەڕاستی مامۆستا قوربەسەرانە نەک بۆ شاسوارێکی بچن دەنجی کاکەرێم ناوی کەس مهێنە ناوی کەس مهێنە قوربان بن چاوت ماسەکەم بەڕێزی سوپاس بە قوربان کاک حەمە ڕەشید سڵاوی خوارد لەبێ سڵاو لە خەڵکی ژاراوە وەری بەڕێز سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان زۆر بەڕێزی ڕێزم بۆ جەنابێت بۆ کەناڵەکەی ڕێزم بۆ بینەران و بیسەران سپاس بۆ جەنابێت قوربان بم برای بەڕێزم ئەوەی کە لە دڵمدا بوو کاکۆڵا ڕێزم بۆ هەیە عەرزی کردن بەس دوو کەلیمە دەڵێم لەوەی زیاتر ناڵێم بەڵێ زۆر گرەیم لە شەعبەکەیە کە لەسەر سەرانی ئۆپۆزیسیۆن وە جواب نایە داخەکەم سەرانی ئۆپۆزیسیۆن لە سجندا هاوریان زۆر ناخۆشە بەداخەوە ئەوەی لە سەرانی ئۆپۆزیسیۆنی کوردی عێراقی دیوە بەگەر لەوە عەبدوڵڵا وەزەلان و سەلاحەدین دیمیرکاسم دیبێدەلا لە کەسم لە جیاهای کە چەندم سۆزن بۆ کوردستان بەداخەوە بۆ میلەتە لە سەریان وە جواب نایە ئەوە لە سجندا هەلابوون ماڵە مەکە وەڵی پێمگونا عەلبەزەین پیان دادێ بنا تۆ لە دەسەڵات گەڕێ دەسەڵات بێمنەتە لە هەموو شتێک ئێمە زۆرمان هاوار کرد پێمان گوتن بەرەیەکتان ببێ کاتان لێ دەکەین بەرەیەکی تۆکمە بەرامبەر دەسەڵات هەر کەسە بەیاری خۆی هەوا گوت ئەو جارە دەڵم ئەسەف بۆ سەرانی ئۆپۆزیسیۆن ئەسەف بە یەک فیتوی بۆ بانجان کە نەبوویان لە دەوری دەسەڵات کۆ دەبنەوە بەڵێ دەستەکانت خۆش کاک حەمە ڕەشید جان سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاک محەممەد لە سێ سادق سڵاوی خوارد لەبێ ئەم کاتت باش سڵاوی خوا لە تەواوی سێ سادق و دەوروبەرەکەشی هەلو بەڵێ بە قوربان بەڵێ کاکە داهاتی ناوخۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان سەرف دەکرێت چۆن بۆ نمونە حیزبەکەی جەنابتان زیاتر لە 300 تا 400 بوچەخۆرتانەیە لە سێ سادەقا لە سادان پێشبەکەیش نەبووە ئەی بەچی مەحاسبەکردنەوانە چۆن ینی بەڵگەت پێ شتێکت پێ بەڵگەی تەواوم هەیە بەڵێ زیاتر لە 400 کەسانەیە بەدن ساقا بەس لە سێ سادق بەس لە سێ سادقا کام حزب کۆمەڵی دادگەری زیاتر لە 200 کەسانەی لە ساقا هەمووی بەپلەوەی کراوە ناوەکانمان بۆ بێنە خوا ئاگدارە ئەوەی کە وابێ و مستحق نەبێ بە خەڵکی پیشان دەدەین بە خودای گەورە دقیقەیەک پێشبەگایەتی دەکردووەیە ڕەفیقی خۆمەوەیشی ناسم کاکە هەمووی کراوە ینی تۆڵی ینی هەموو لایەنەکان کردوانە هەمووی کردوێتی هەمووی
ئەی چۆن نەکراوە خۆم بەڵگەم لەیەکە کراوە ڕەفیقی خۆمە خەڵکی شارەکەمە وەڵڵای بیللا بەتەڵڵاهی موچیان بێ بۆ کراوە دەقیقەی فێربەگاتیان نەکردووە حەز دەکەم بەڕاستی پێم خۆشە ئەگەر ژمارەکەت بەجێ بێلی هەموو ئەو ناوانە بنێری دەیخەمە سەر و سەرچاوم خۆی ئەتۆ کە شتێک دەڵێ دەبێت تۆ ئیسپاتیکەی بۆ خەڵک وەراخری ئیسپاتە کاکە خۆ مەتوانی پێناوەکە پێڵە بەڵام ناویچی پێ بڵێ بن کاکە زانی چۆنە کاک محەممەد جان بۆ دەنگ کردوانە کاکە کاک محەممەد جان قسە فڕێدان زۆر ئاسانە قسە فڕێدان ئاسانە میش دەتوانم ئێستا قسە فڕێ بدەم بەڵام بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵک لێی بەرپرسیارم من باڕێکیان بە پارتیێکی کە بۆ دەنگنان کردووە مەحاسان بۆ هەڵەکەەوە بەدەنگ سپاس دەکەم کاک محەممەد جان ناوەکانمان بۆ بێنە دەخینە سەر و سەر چاوم بەڵێ چێ کاکیفی کاک ڕێبوار سڵاوی خوا دەبم کاتت باش سڵاو بە قوربان باشی جانەکەم سپاس دەکەم بەڵێ کاک ڕێبوار جان کاکە وەڵی سەبارەت دەداهاتی ناوخۆ والله ناگەڕێتەوە بۆ هاوڵاتی لای هەموو کەسێک ئاشکرا کە ئاگەڕێتەوە بۆچێ بۆ حزب دوو دەسەڵاتدارەکەی هەرێم بەڵام من یەک ڕخنەیەکی ترم هەیە لێرە حزبەکانی ئۆپۆزیسیۆن تا پێش خەڵک کەوتون بۆ خۆپیشاندان بۆ ڕخنەگرتن داخوا چیان کردووە لەسەرەوە تۆ پێ دوایە چی بکرێ بۆ نمونە پێم وایە حزبەکانی ئۆپۆزیسیۆن پێش خەڵکەون خۆپیشاندانی گەورە بکەن خۆپیشاندانی سەرتاسەری بکەن فەرم مامۆستا لەسەر جادەیە تەمام و خەڵکەی ئیشە ئەوە بار و گوزەرانی هاوڵاتیانە کە لە چ ئاستێکا لەم دەقەیە ئەم حزبانەی ئۆپۆزیسیۆن بەس لەسەر شاشەوە لەسەر تیڤەکانەوە ڕخنەیەکەگە بگرن یان نەیگرن ئەی بەتابەتی کاتی پێش هەڵبژاردن ئەگەر دوایەوە حکومەت پێکهێنرا ئەگەر هەڵبژاردن کراوە حکومەت پێکهێنرا ئەوسا خەڵکیان بیرە چێتەوە قسە ناکەن بێدەنگە بن هەتا ئەو کاتەی نزیک هەڵبژاردن من پێم باشە حزبەکانی ئۆپۆزیسیۆن بە هەموویان یەکدەنگ بن فشار بخەنە سەر حکومەتی هەرێمی کوردستان دووحەد مەسەلەیەک بێت داهاتی ناوخۆ بێ بۆ خزمەتگوزاری بێ بۆ هەموو شتەکان بێ ئەو کاتە یەکدەنگ بن هەموو شتێکەکرێ حکومەتی ناتوانێت ئەوەنە پێ هەڵبڕێ لە ئاسی خۆیان ئەوەنە دەستەکان خۆش کاک ڕێبوار جان دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس برای گەورم دەستەکان خۆش بێ بەڵێ ببورن دیارە بەرەزان پێم دەڵن ئەوە کۆتا پەیوەندی بوو ئەوەی کە گوێبیستی بوون ئەوە ڕاو سەرنجی بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان بوو لە شوێنە جیاجیەکان سەبارەت بەوەی کە بەداخەوە کە داهاتی ئەم هەرێمی کوردستانە وەکو پێویست لە خزمەت هەرێمی کوردستاندا نییە خواتان لەگەڵ